ئەمە دیمەنی ڕووداوێکی هاتوچۆیە لە شەقامێکی سەرەکی کەرکووکدا. وێڕای کەرەنتین و قەدەغی هاتوچۆ لە چوارچێوەی ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا، بەڵام ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ لە ئاستێکی بەرزدایە. هەرچەندە بە بەراورد بە ساڵی 2019 ڕووداوەکانی هاتوچۆ کەمترێن. ڕووداوی هاتوچۆ 361 ڕووداوی هاتوچۆمان هەبووە لە 2019 لە 2020 286 ڕووداوی هاتوچۆ هەبووە. لە 2019 12 حاڵەتی وەرگەڕانی ئۆتۆمبیل بووە، هەمان شێوە لە 2020 12 حاڵەت بووە. لە 2019 18 حاڵەتی شێلتنی نەفەر بووە، لە 2020 11 حاڵەتە. ئەو کەسانی کەوا لە ڕووداوی هاتوچۆ بریندار بوونە لە 2019 427 هاوڵاتین، لە 2020 393 هاوڵاتین. بەداخەوە گیان لە دەستدان لە 2019 42 حاڵەت بووە، لە 2020 51 حاڵەت بووە. ئەفسەرێکی هاتوچۆی کەرکووک پێی وایە پابەند نەبوونی شۆفێران هۆکاری سەرەکی بەرزی ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆی کەرکووکن. ڕووداوی هاتوچۆ یەکەم حاڵەت لەچیەوە دیە کە سێرەکەی هاوڵاتی پابەند نابێت بە ڕێنمایەکانی هاتوچۆوە. ئەگەر پابەند بێت باڵێن ئەو ڕووداوانە ڕوونادات. سەرپێچیەکەنووی تر تووشی و حاڵەتا بن و ئێمەش یعنی نیگەرانین بۆ مۆقفە، هیوادارین هەموو هاوڵاتیە سەرپێچی نەکات و لە عینی کاتە ڕێنمای هاتوچۆ بۆ بەرژەوەندی هاوڵاتیە. لە ساڵی 2020دا 51 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. ئەمە لە کاتێکدایە لە ساڵی 2019دا 42 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە گیانیان سپارد بوو. هەریەکێک لە ئۆتۆمبیلانە بوونەتەوە هۆکاری گیان لەدەستدان و برینداربوونی چەندین هاوڵاتی. وەک هەمیشە ئەم ساڵیش پۆلیسی هاتوچۆ داواکارە شۆفێران گرنگی بە سەلامەتی خۆیان و ئۆتۆمبیلەکانیان بدەن و پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.